بڵاوبوونەوەی ئەم جۆرە ڤایرۆسە یان ئەم نەخۆشیە ڕووداوێکی دڵتەزێن دێنێتەوە بیرمان کە لە ئیسلامە ڕوویدا لە سەردەمی خەلیفە عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت لە ساڵی هەژدەی کۆچی کە نەخۆشیەک بڵاو بووە کە پێوترێ طاعونی عەمواس لە وڵاتی شام لە فەڵەستین تەحدیدەن لە دەی عەمواس ئەلەوێ ئەم نەخۆشیە بڵاو بووە. طبعاً طاعونی عەمواس نەخۆشیەکە لە بنباڵ دەرەچێت یان زۆرجار لە دەست دەرەچێت، دوومەڵێکە تۆقڵاکات ئەتەقێت ئەو ئینسانە سێرەکەی گیانی ئەپەلەمێ و لە نەتیجەیە کتوپڕێک لە ناوێدات. ئەمە لە سەردەمی عومەر ڕوویدا. کاتێک ئەمە ڕوویدا عومەر ڕەزای خوای گەورەی لێبێت جەیشەکەی کەوتە ڕێ بەرەو فەڵەستین بەرەو شام. لەوێ کۆمەڵێ لە سەحابە بەرامبەریان گەروتیان نابێ بچتە ژوورەوە، چونکە هەر کەسێ بچێتە ژوورەوە تووشێ بێت. نەخۆشیەکە زۆر منتەشرە، زۆر بڵاوە، هەر کەسێک بگرێ ئیلا لە ناوێدات. عومەر ڕەزای خوای لێبێ بانگی قائید و مەسئولەکانی عەمواسی کرد لە فەڵەستین، کۆبوونەوەیەکیان کرد لەسەر ئەو نەخۆشیە. فەرمووی نەسیحەت و ئامۆژگاریتان چییە؟ بانگی ئەهلی بەدری کرد. بوونە دوو بەشەوە، هەندێکیان وتیان عومەر بڕۆ هەر شتێکت توش بێ قەزا و قەدەرە، هەندێکیان وتیان نا بگەڕێرەوە. ئەهلی بەیعەت ڕضوان هات، هەمان شێوە وەڵامیان دایەوە. دوایی ئەوانەی کەوا لە فەتحی مەکە تازە موسڵمان بوون هەمویان یەکدەنگ بوون لەسەرەوەی کەوا عومەر نەچێتە ژوورەوە. ئیمامی عومەر فەرمووی ناچمە ژوورەوە. ئەبوو عوبەیدە لەو مەجلسەیە بوو، فەرمووی یا عومەر ئەتەفیڕ من قەدەر الله، تۆ ئەتەوێت لە قەدەر و قەزا و قەدەری خوا ڕابکەیت؟ عومەر ڕەزای خوای لێبێ فەرمووی وەڵڵاهی ئەی ئەبوو عوبەیدە کەسێک غەیری تۆ ئەم قسەی بکردایە ئاسایی بوولام، بەڵام تۆ کەسێکی زۆر عاقڵ و دانایی، چۆن ئەم قسەیەکەی؟ فەرمووی ئەگەر شوانێک کۆمەڵێ مەڕی هەبێت بیبا بۆ شوێنێ بیان لەوەڕێنێت، ئەگەر عەرزێکە بێ وشک بێت لە وەرگای تیا نەبێت، ئایا ئەیبا بۆ زەویە بۆ عەرزە یانی با بۆ شوێنێکەوە لەوەڕی باشی تایە؟ فەرمووی طبعاً ئەیبا بۆ شوێنێکەوە لەوەڕی باشی تایە. فەرمووی ئەمەشیان هەر قەدەرە ئەوەشیان هەر قەدەرە، إذن نفر من قدر إلى قدر. لقدرك كوا نخوشيتايا راكين بو قدرشي تر. لم مناقشة يابون عبد الرحمن كرع عوف هات جورو فرموي جملة بو بيغمري خوا عليه الصلاة والسلام فرمويتي إذا سمعتم بالطاعون بأرض فلا تدخلوها، وإذا وقع بأرض وأنتم بها فلا تخرجوا منها. فرمويتي بيغمري خوا صلى الله عليه وسلم أجر أم جورة بتانا لولاتك بلاو بو انتشاري كرت فلا تدخلوها، برو أولات مرون. وأجر لويج نشتجيبون أم فيروس بلاو بو أم نخوشية بلاو بو فلا تخرجوا منها. ئەوێ جێمەهێڵن بۆ چونکە ئەم نەخۆشیانە ئەنتیقالەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەر کەس لە جێی خۆی بێت. بۆیە ئەبوو عوبەیدە و معاذی کوڕی جەبل لەگەڵ سوهەیل کۆمەڵێک لە سەحابە شەرحەبیل ئەمانە هەمویان گەڕانەوە بۆ وڵاتی عەمواس. حەدیثی ڕەسوڵ اللهیان تەطبیق کرد صلی الله عليه وسلم. عومەر ڕەزای خوای لێبێ گەڕایەوە بۆ شاری مەدینە. بۆ دوای ماوەیەک ئیمامی عومەر کتابێکی نووسی بۆ لای ئەبوو عوبەیدە کە قائیدی جێیش بوو لەوێ. عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ ئەبوو عوبەیدەی زۆر خۆشەویست. فەرمووی ئەی ئەبوو عوبەیدە ئەم کتابەت پێگەیشت بە زووترین کات بگە شاری مەدینە. ئەبوو عوبەیدە زانی ئەوێ عومەر ڕزگاری کات بۆ ئەوەی ئەو نەخۆشیە لە ناوی نەبات. کاتێک کتابەکەی خوێنایە وەڵامی دایە فەرمووی من لەگەڵ جەیشەکەی خۆمم داوای لێبوردن لێکم لە ناو مسلمانان دانشم حتى يقضي الله أمرنا، هەتاکو خوای پەروەردگار بزانم لایەک بەلایەکە چیانەوە تا ئەمێنین یانەوە تا وەفاتەکەین. ئەبوو عوبەیدە کاتێک ڕیسالەکە گەیشتەوە عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ خوێنایەوە وتیان دەستی کرد بە گریان.
فەرمویان یا عومەر چی بووە ئەبوو عوبەیدە وەفاتی کردووە فەرمووی زۆری نەماوە وەفات دەکات چونکە ئەم نەخۆشیە کوشندەیە تووشی هەر کەسێ بێ ئیلا لە ناوێ بات بۆ ماوەیەک ئەبوو عوبەیدە وەفاتی کرد دوای ئەوە معاذی کوڕی جەبەل هات بوو بە قائید ئەوش وەفاتی کرد لە طاعونی عەمواس 25,000 کەس لە ناو چوون 25,000 کەس کیباری سەحابە لەوێ لە ناو چوون ئەبوو موسای ئەشعەری خۆی و خێزانەکەی لەوێ لە ناو چوون لە کوفە چونکە بڵاو بووەوە ماڵی وا هەبوو بە عائیلی هەمویان لە ناو چوون خەڵکەکە نەیەوێرە ئەمەندە ڤایرۆسەکە خەتەر بوو نانەوێرە بڕۆن جەنازەکە دەرکەن بینێژن هەڵەسان بە قوڕ ماڵەکەیان سواقەدا و ئەیان کردە گۆڕستانیان کۆتاییان پێهات 25,000 کەس وەفاتیان کرد کاتێک خەبەر گەشت 25,000 وەفاتی کرد عومەر ڕەزای خوای لێبێ کتابی نارد کە قائیدی ئەو سەردەما عەمری کوڕی عاس مابوو فەرمی ئەو خەڵکە بەرەو شوێنێکی بەرز بەرەو چیایەک بۆی ئەم ڤایرۆسە نەمێنێ ساڵێ بەردەوام بوو لە دوای ئەوە خوای پەروەردگار ئەو نەخۆشیەی هەڵگرت لە 35,000 10,000 کەس ڕزگاری بوو ئەم قسەیە چییە براکانم ئەم قسەیە ئەوە تێگەین لێی هەر شتێک ڕووبدا بە ئیزنی خوای گەورەیە بەڵام کاتێک ئەم حاڵەتانە ڕوودات بۆ ئینسانی کافر عەزابە سزای خوای گەورەیە بەڵام بۆ ئینسانی باوەڕدار ڕەحمەتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام هەر کەسێ بەو جۆرە نەخۆشیانە وەفات کاو لە ناوچێ ئەوە پلەی و منزیلەتی شەهیدی بەدەست دێنێ لە ڕۆژی قیامەت کەواتە ئەم نەخۆشیانەش ئیسلام باسی کردووە بەڵکو بگرە لە علاماتی ساعەیە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام اعدد بين يدي الساعة 6 ششت بژمێرە بەر لە هاتنی ڕۆژی قیامەت فەرمووی یەکەم مەوتی مردنی من بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا قیامەت زۆر نزیکە چونکە فەرمێ صلی الله عليه وسلم بعثت أنا والساعة كهاتين پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام قیامەت و من زۆر نزیکن لە یەکەوە وإن الساعة آتية أكاد أخفيها فرموي موتي دوميان وفتح بيت المقدس وفتح بيت المقدس كلا صالي بانزي هجري بو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە 11 هجری وفاتی کرد لە 15 هجری فتح بيت المقدس کرا لەسەر دەستی عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ بەچی صلحێک ڕوویدا فتح بيت المقدس کرا بەڵام لەسەر دەمی صلاح الدین ئەیوبی سەیفەن فتحی بەیت المەقدس کرا سێمیان فەرمووی ومەوەتانی یەأخذ فیکم كقعاص الغنم وموتان يأخذ فيكم كقعاص الغنم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاهد لەم حەدیسە ئەوەیە فەرمووی مردنێکی کتوپڕ دێ بەسەرتانە زۆربەتان لە ناوە بات ابن حەجەری عەسقەلانی رحمه الله فەرمێ ئەم ڕووداوە لە سەردەمی خەلیفە عومەر بوو لە 18 هجری بوو کە ناوی طاعونی عەمواس بوو 25,000 کەس تێیدا لە ناو چوون و کۆتاییان پێهات کاتێک عومەر ڕەزای خوای لێبێ ئەمە کە ڕوویدا بۆ ماوەیەکی تر فەرمووی یا ئەصحابی تەمەنا بکەن تەمەنای چی یەکەن هەر یەکە و تەمەنایەکی کرد هەندێک فەرموویان تەمەناکەین بەقەدەر ئەم غورفەیە پارە و زێر و زیومان هەبێ بیبەخشین لە پێناوخوا هەر یەکە و تەمەنایەکیان کرد بەڵام عومەر فەرمووی تەمەناکەم لە ناو ئیسلامە کەڵەپیاوی وەک ئەبوو عوبەیدەی تیابێ بۆ ئەوەی ئیسلام سەر بخات وەکو معاذی کوڕی جەبەلی تیابێ وەکو حودەیفەی مەولای سالم مەولای حودەیفەی تیابێت وەکو فەضلی کوڕی عەباس وەکو ئەبوو موسای ئەشعەری عومەر ڕەزای خوای لێبێ زۆر تەئسیری لێ کرد کەواتە بەو شێوەیە لە مێژووی ئیسلامە ئەم جۆرە نەخۆشیانە هەڵی داوە و خەتەرتر و ترسناکترش ئەمە شتێک نییە کەوا تازە بێت و لای خەڵک بڵێن وەڵا شتی وامان نەبیستوە بەڵێ طاعونی عەمواس مەشهورە لە کتوبی سیەر زانایان بۆمان باسەکەن فستذكرون ما أقول لكم وأفوض أمري إلى الله